نۆی گوڵان 12مین ساڵوەگری شەهادەتی 4 شۆڕژگەر و کۆڵنەدەری ئاپۆیی گەلەکەمان بە ناوەکانی فەرزاد کەمانگەر، شیرین عەلەمهۆلی، فەرهاد وەکیڵی و عەلی حەیدەریانە کە ساڵی 2010 لە گرتوخانەی ئەوین لەلایەن کۆماری سێدارەی ئێرانەوە لە سێدارە دران. بەم بۆنەوە سەری ڕێز و نەوازش لە بەردەم باڵای بەرز و خۆڕاگری مێژووی و ئەخلاقییاندا دەنەوێنین. ڕژیمی داگیرکەر و فاشیستی ئێران هەر لە سەرەتای هاتنە سەرەکاری دەستیدایە کوشت و بڕ و ئەشکەنجەدانی ڕەوت و کەسایەتی ئازادی خواز و بیرجیاوازەکان. بێگومان وەک نێریەتێکی سیستەمی خۆسرەوانی ئەم هێرش و سەرکوتکاریە سەرەتا بەهێزتر لە هێر شوێنێک ڕۆژهەڵاتی کوردستانی کردە ئارمانج. بەداخەوە بە هۆکارگەلی جیاواز ئەم ڕژیمە سەرەڕ و فاشیستە توانی زاڵ بێت بەسەر هەموو وڵاتدا و هەتا ئاستێک دەنگ و تێکۆشانی ئازادی خوازی گەلی کورد و گەلانی دیکەی ئێران کپولاواز بکات. بە دەرکەوتنی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک لەسەر بنەمای فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ جارێکی دیکە ئاگری خەبات و سەرهەڵدان لەم بەشەی کوردستان گەشایەوە و هیوا و هێزێکی نوێی بەخشی بە سەرجەم ئازادی خوازان. لە ماوەیەکی زۆر کورددا شۆڕژگەرانی ئاپۆیی ڕۆحی خۆڕاگری و تێکۆشانیان لە نێو گەلدا زیندوو کردووە و تەنگیان بە داگیرکەران هەڵچنی. هەر بۆیە ئەم ڕژیمە نەگریس و فاشیستە بۆ ڕوبەڕووبوونەوە و تێکشکاندنی تێکۆشان جارێکی دیکە پەنای بردە بەر هەموو ڕێکار و هەڵسوکەوتێکی نائەخلاقی و نامرۆڤانە وەک گرتن، ئەشکەنجە و سێدارەی گەل و پێشەنگانی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەل. بەڵام ئەم جارە شۆڕژگەرانی پەژاک و ڕێبوارانی ڕێگای ڕێبەر ئاپۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران قۆناخێکی نوێیان لە خەبات و بەرخۆدان دەست پێ کرد. شەهیدان فەرزاد، فەرهاد، عەلی و شیرین کە تێگەیشت و پێگەیشتووی مەکتەبی ڕێبەر ئاپۆ بوون بە ئیلهام وەرگرتن لە بەرخۆدانی مێژووی گرتوخانەی ئامەد و شۆڕژگەرانی وەک مەزڵوم دۆغان، کەماڵ پیر، کۆماری سێدارەی زاڵ بەسەر ئێرانیان بە چۆکدا هێنا. درێژایی مێژووی کوردستان جێگەی ملمانی و شەڕ بووە و بێگانە هەوڵی داگیرکردنی ئەم خاکە پیرۆزیانە داوە. هەر بە درێژایی مێژووی کوردستان لانکەی ڕۆڵە قارەمانەکان و شۆڕش بووە کە بۆ ئازادی خاکیان گیان فیدایان شەڕیان کردووە. نمونەی شیرین و فەرزاد و نیشتمان و لەیلا کەم نین. لە مێژوودا ژنانی کورد بەردەوام توانیویانە لە بەرامبەر هەموو هێرشەکانی دوژمن بوەستنەوە و ڕۆڵی پێشانگ بگرن. ژنان توانیویانە بەردەوام لە تێکۆشان دابن بۆ بەدەستخستنی مافی گەلەکەیان و لە ڕێگەیدا گیانیان پێشکەش کردووە. ڕۆژی 9 مانگی گوڵان شەهید شیرین لەگەڵ 4 هەواڵی تێکۆشەر لە زیندانی ئەبین شاری تاران لە سێدارە درا و هەروەها لە ڕۆژی 13 گوڵان لەیلا قاسم لەگەڵ 4 هەواڵی لە بەغداد لە سێدارە دران. ئەو دوژنە شۆڕژگەرە توانیوانە لە پەڕیەکەی زیڕین لە مێژووی گەلی کورد و ژنانی کورد تۆمار بکەن. هەر بۆیە ئیمڕۆ ئێمە ژنی کورد شانازی بە مێژوو و تێکۆشانی ژنانی کورد دەکەین. هەردوو شەهیدی پێشنگ لە بەرامبەر دوو ڕژیمی زۆر درەندە و نامرۆڤانە تێکۆشانیان کرد و خۆڕاگیری بێوێنەیان نیشاندا. شیرین عەلەمهۆلی وەک درێژە پێدەری و ڕێبازی لەیلا قاسم بریتان و زیلان و نمونەی گەلی ژنانی قارەمانی تر بەکاردانەوە و وەڵامی بەهێزی شۆڕژگەرانە لە دژی ئەم سیستەمە سەختترین دژمنایەتی ژن و فەرهەنگی ژن دەکات. هەر وەک ڕۆژی ئیمڕۆ زەینەب جەلالیان کە زیاتر لە 15 ساڵ لە زیندانەکانی ئێراندا لە خراپترین شەرت و مەرج درێژە بە بەرخوردانی ئەم شەهیدانە دەدات و هەموو هەوڵەکانی ڕژیمی ئێران بۆ تێکبردنی کەسایەتی ژنی کورد پوچەڵ کردووەتەوە. ئێمە وەک ژنانی پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستان هەر یەک لە شەهیدانی ڕێگەی ئازادی، شەهید شیرین، شەهید لەیلا قاسم، شەهید نیشتمان پەیوەند وەک هێمای خۆڕاگیری و تێکۆشان و بۆ خۆمان دەبینین و بەڵێن دەدەین کە تێکۆشانی ئەو شەهیدانە
تا سەرکەوتن بەردەوام دەکەین هەروەها داوا لە هەموو گەلی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت ژنان دەکەین کە بە خاوەنداریەتی لە شەهیدان درێژە بە خەبات بدەن و ژن ژیان ئازادی